میوانەکەم بەڕێز مححمود عوسمانە بەڕێوبەری جێبەجێکاری سەرژمێری لە ئاستی هەرێمی کوردستان. کاک مححمود بەخێربی ماندوو نەبن، ئەم ماوەیە ئەرکتان زۆر زۆرە، سپاسانەکەی ئەرکەکەتان گرنگ و هەستیارە. وەڵای ئەمێ بە پرسیاری بە نامەیەک دەست پێ بکەم، یەکێک لە سەرپەرشتیاری تیمەکانی ئێوە بۆی نردوم، ئەڵێ بەپێی پێویست خەڵک نایەت بەدەممانەوە. ئەم سەرژمێریە خەڵک زۆر باش لێ حاڵی نەبووە، خەڵک وا ئەزانێ ئەگەر جوابی تیمەکان باتەوە قازانج بە حیزبەکان ئەگات. ئەگەر ڕێزبەندیەکم بۆ بکەی هۆکاری ئەمە چییە؟ ینی کاملایەنانن کەم تەرخەمن لەوەی خەڵک بەباشی تێبگات لەم بابەتە. نە بە پێچەوانەی وتەی ئەو بەڕێزە سەرجەم دانیشتوان هاوکارن لەگەڵمان، هیچ کێشەیەکمان نییە. هیچ تیمێکتان تووشی کێشەیەک ئاستەنجێک نەبووەتەوە؟ نەبیستومە، هەموو شتێک بە من ئەوترێ، هەر لە زاخۆوە تاک و گەرمیان تا ئیسە شکات حاڵی کەسم لە تیمەکانمە بۆ نەهاتوە کە بڵێ کەس لە دەرگەمداوە نەیکردوێتەوە لەوێ بووە یاخو وەڵامانیان نەداوەتەوە نەخێر. باش، ئەوە جێ خۆشحاڵێ. من نامەیەک تریشم بۆ هاتەوە، مامۆستایەکی ئاینیە، ئەڵێ تیمەکان یەک کەسن، ژنە یا پیاوە ئەچێتە ماڵێکەوە، لەوانەیە ماڵەکەش یەک کەس لە ماڵەوە بێ، ژنێکە یا پیاوێک. ئەمە هەم لە ڕووی بەها کۆمەڵایەتیەکان هەم لە ڕووی ئاینیەوە ئێمە بە گونجاوی نازانین. هۆکارەکەی چیە کە یەک کەسە ئەو کەسی ئەچێ بژمێرەکە؟ ئێمە بژمێرەکان تەبان ئەمە سیستەمە هەیکەلیە لە عێراقەوە داڕژراوە بە بەرنامە گەڕک بەڕێوەبەری هەیە و گەڕەکەش کراوە بە چەند بلۆکێکەوە و هەر بلۆکێک لە 80 بۆ 120 بینایە. باش، تەبان لە کاتی ژمارەدان و گەمارەسازیە هەر 5 بلۆک لای معاونێک بووە. باش، یاریدەری بەڕێوەبەر کاری ژمارەدان و گەمارەسازی ئەنجام داوەتە، ژمارەی داوە لە سەرجەم شەقامەکان، کۆڵانەکان، بلۆکەکە ماڵ بە ماڵ، بینا بە بینا. باش، دواتر ناوی سەرخێزان و چەند سەرخێزانە وەری گرتووە. ئەمانە هەمووی ڕۆیشتوتە سەر نەخشە، ڕۆیشتوتە سێرڤەری سەرەکیەوە، لەسەر تابلێتەکان هەیە. دواتر لە کاتی سەرژمێریکشی دانیشتوانە داهشتاوە بۆ 120 خێزان ئەدرێ بەم بە یەک بژمێر. پرسیارەکەی ئەوەیە کاتێک کە سەردانی ماڵەکەکە ناکرێت دوو کەس بێ، ژنێک و پیاوێک ئەگەر تەحمل پێ قوربان، ئەگەر وا بێ من 30,000 کەسم لە ئیشایە لە هەرێم، ئەوی بکەینە 60,000 کەس ناکرێت. دوایشە هەموو کەسێکە بێت تابلێتێکی هەبێ، وەم تابلێتانە بەڕاستی گاڵتە نیە، هەر تابلێتێکیش یوزەرنەمی خۆی ئەم شەخصە هەیە، بە خۆی نەبێن ناکرێتەوە ڕوونە. دوای ئەوەش تاکو ئەم مەرحەلەیش کەس نەچۆتە ماڵان لەبەر دەرگاوە معلومات وەرگیراوە. لە ڕۆژی قەدەقەی هاتوچووە بەڕاستی هەمووی لە ماڵن خێزانەکە. باش، پرسیارەکە شتێکی کەی بەدوایەت لەبەرەوەی ئەوە ناتوانن بیکەن بە دوو کەس تێچووی زۆرە خەڵکی زیاتری ئەوێ، ئایپادی زیاتری ئەوێ، نە پێویستیش ناکە، پێویستیش ناکە. و تا ئێستش کە زانیاری وەرگیراوە لە خێزانەکان لەبەر دەرگاوە وەرگیراوە، کەس نەچۆتە ماڵەکە. حکوومەتی عێراق 459 ملیارد دیناری بۆ ئەم سەرژمێرە تەرخان کردووە. بەڵێ، چەندی هاتووە بۆ هەرێم تا ئێستا؟ 6 ملیار تقریبا 12 ملیار. خۆی ئەبای ئەمە هی بودجەی لە فارسی ئەکات تقریبا لەسەر بودجەی ساڵی 23 12 ملیارمان کەوت بەپێی 12.67. بۆ 24 تیوەڵە خەرجمان کردو دامانەتە شەریکات و نیمانە. دوای ئێمە شکات هەڵمان کرد لە حکوومەتی عێراقی و ڕەزامەت بوون کە ئەوەی داوامان کردو بۆ ئەنجامدانی پرۆسەکان بەڕاستی ماوەیەکە بێپارەین. ڕەزامەت بوون سەرۆکی ژووری عەمەلیات لە مەغا بوو، میزانێکەیان تەزدیق کردو لەم ڕۆژانە دێت بۆمان. نەبوونی قەرار چەندی تر بێت؟ وەڵا حدود دیارە ینی ئەبێ بە 18 ملیار. بەڵێ، ئەوە ژەر کەمە ئەگەر بە پێی زۆر وادیترین ئاستەن کە بۆتان دروست بە بۆی نەبوونی بوجە و پارە چی بووە؟ چی بووە ئەگەر پێمان بڵێیت؟ نەخۆ لە ئەسا ئاستی عێراقە بەڕاستی تووشی کێشە بووین. خۆی ئەم 400 ملیارە و ئەوە نایە 470 ملیارە کە داندا لەسەر میزانەیەک و لەسەر مناقەشە و پێویستیەکان هەر هەموو پێشوەختە. بەڵام دواتر لە مانگی 3 و 4 ئەم ساڵە چون شەریکاتیان هێنا کە لە بەرنامە نەبوو کە شەریکاتیش هاتووە
چونکی بەتاقەتی وەتەنی عراقی جێبەجێ نەکراوە حاڵەتەنە مەجبور بوون ئەم لە سەتا هەفتای ئەم پارە ڕۆژ بۆ شەریکاتەوە زەربەیەکی گەورە بوو لە پرۆسی سەرژمێرەکەیدا کە زۆر بە تەقەشوفێکی تەواوە کارەکان ئەنجام درراوە بەڕاستی ئەوە زەرەرێکی زۆر گەوری لێماندا. باشە کاک مەحموود ئەوترێت ئەم سەرژمێرە بۆ گەشە پێدان ئەنی بڕواکەی فەرمانبەرانی ئامار بێبەش بوون ینی جوڵەیان مادووبوونیان شەو ڕۆژ و شەو نەخونیان تا ئێستا ینی ئەوەی کە خەرجیان کردو نەماتوانێ بێدێنەوە ئەوە جێ ڕێز و سپاس ینی وتمان واجبە ئیشی خۆمانە و پیشەی خۆمانە بەڵام نەوەڵا زۆر شتەیە بێپارە ناکرێت تەواو. کاک مەحموود ئەو سەرژمێری ئەوترێت بۆ گەشە پێدانە بەڵێ زۆر جەخت لەوە کرێتەوە بابەتی سیاسی بۆ بابەتی سیاسی بەکار نایە بابەتی نەتەوەی بەکار نایە خەڵک نازانێت بۆ گەشە پێدان یعنی چی ئەوترێ ئەم سەرژمێرە بێتەوە هۆی گەشە پێدان ئەتوانین داتامان دەستکەوێت بۆ داهاتوو بەس بەڕوونی پێمان بڵێ حکومەت دەتوانێت چی لەسەر ئەنجامی ئەم سەرژمێرە بنیاد بنێت. مامۆستا لە خێزانێکەوە دەست پێ بکە لە کۆمپانیایەک و لە شەریکەیەک و لە ینی منداڵێم دەوڵەت ینی کردێ لە خێزانەکەەوە ئەبێ ئەم موچەی کە هەیەی یا و ئیشەی ئەی کات و داهاتێکی ئەبێ خۆ بێ پلانێکی هەبێت چۆن خەرجیەکە یەکەم ضرورێت ئەولاترە پێویستیەکان کە بیخاتە پێشەوە پارەکەی بۆ دانێ مەسەن بواری خۆراکە دوایەوە ضرورەتی تر چی هەیە کە بیگەێنێتە سەری مانگ پێویستیەکان کەم و کورتیەکانی خێزانەکەی لەکوێایە دەست پێ بکات پارەکەی تا بەشکا بەسەریان ئەگەر پلانی نەبێ لە پازای ماگە پارەی نەماوە مەگەر بچێت دەستە خەڵک پارکاتەوە یعنی ئەم سەرژمێرە ئەو دەورە بنێ بۆ حکوومەت لە ئاستێکی گەورەیە ئەی تۆ هەروە گەورەی کەرەوە تۆ ئێمە بە سەرژمێرەکە نەتایجی دەرچی ئەم درۆژەوە زانی ژمارەی دانیشتوانی هەرێم چەنە با بڵێن لە 6 ملیۆن تا 7 ملیۆنە 7 ملیۆن کەس لەم هەرێمەی تۆ ئەژێ طبعاً هەمووی پێویستی هەیە پێویستی بە خزمەت گوزاریە پێویستی بە ژێوێکی ژیانی باشە پێویستی بە نیشتێجبوونێکی باشە پێویستی بەوەیە کە خوێندنێکی باشی پێ بگەێنی پێویستی بۆیە کە تەندروستی خێزانەکانی چاکەی پێویستی ئەمن و ئاساییشە پێویستی لە هەموو بارەکە پێویستی ئازادیە پێویستی بە دیموکراتی ئەمە هەمووی بە بوجە ینی تۆ بخزت گوزارێ بجوڵێ بکە پارێت هێچێ کەواتە تۆ ئەبێ پێشوەختە زانیاریت لەسەر هەموو بوارەکان هەبێت ئەمەی کەتیایەتی ئەم حتا پرسیارە هەمووی خواستی وزارەتەکانە هاتوۆتە ئەم فۆرمەوە و پێشوەختە ئەم فۆرمەڕژراوەتی داهاتووی بڵێ لەگەڵ وزارەتەکان ئیسەرکردین دەستەی باڵای سەرژمێریشتی دانیشتوانی هەرێمیا بەغا نوێنەری وزارەتەکانە پێشوەختە بەڕێزان ئێوە پێویستان بە چه زانیاریەکەیە کە بتوانن پلانی ڕاست ڕەوای زانستیانی لەسەر داڕێژن پلانی هەنووکەی پلانی کورتخایەن مامناوەن درێژخایەن بۆ گەشە پێدانی ئەم وڵاتە بۆ گەیاندنی باشترین خزمەتگوزاری بە دانیشتوانمان و ئەم هەفتا پرسیار لەوانەیە 1000 پرسیارمان بواتێت بەڵام پوخت کراوە لەم هەفتا پرسیار سەیری کە هەر پرسیارێکی پەیوەنددارە بە دام و دەستگا و وزارەتێک پێویستی بە زانیاریە بۆ ئەوەی بتوانێت ئەو پارەی لە بودجەیە دای ئەنێ و داوایەکە لە دەوڵات بزان چۆن تەرخانی کات بۆ دابەشی کە بەسەر ئەو حاڵەتانە هەنگاو بە هەنگاو ئەو بوارە چاکە باشتری کە ئاوەدانتری کاتەوە. کاک مەحموود ئەمە یەکێک لەو پرسیاران کە زۆر قسە و باسی بەدوای خۆیان هێنا تقریبا 18 بابەتە بە ماڵەکە بە خێزانەکە وترێ ئەم بابەتانە و هەیە یان ئایتر لە ماتۆرسکیل و لە گسکی کارەبایی و قسەی زۆر بەدوایە هات گرنگی ئەمە چییە ینی بۆچی خەڵک جوابی ئەمە باتەوە ئەو نیشاندەرە ئاماریانە ئێمە ناین ئەمڕۆ بەیانی بۆ دانراوەکو بڵێ سەرژمێری گشتی دانیشتوانە 20 مانگ ڕاست ئەمە بۆ دانیشتوانە باری دیموگرافیەکەی ئەم ناوانەی کە وەرمانگرتووە خۆ بێتۆ ناوێک وەرگری و تعریفیکەی و پێناسەیەکی تو ناوی چیەسیانی ناوی دایکی و باوکی بە پێی کارت نیشتیمانێکە خۆم زانیاران لەیسە لە هەموو دەستگاکانی دەوڵەت هێتە پێویست ناکەوە بۆچی بۆی ڕەبتی کەیت و پەیوەندداری کەیتەوە بە پرسیارەکانی ترەوە کە لێ بکرێ لە هەموو تاکێ کە ئەم دوو ڕۆژە بەس پێویستمان بە ناوەکان بۆم دوو ڕۆژەیە بۆ ئەوەی لەسەر ئاستی عراق لە ماوەی 48 سەعاتە ژمارەی دانیشتوانی عراق وڵاتی فدرال لەگەڵ لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستی پارێزگا قەزا ناحیە گەڕەک گوند
ڕاگەیەندێ تەواو سەرژمێرەکە ئەلکترۆنیە دواتر کە زانیاریەکانیش وەرگرا لە دوای 22 مانگ بڕاتە بێ ناوەکانی ینی لێ تەرکە کرێ ئەچێتە ئەو لاوە هیچ بۆچی تۆ منیتر لەسەر ئاستی گەڕک دێتە بەردەست ئەڵێ ئەم گەڕەکە ئاستی خوێنەوارەکەی ئەوەیە کە پرسیارەکانمان ئەگەر خوێن بێتانەوە ئاستی تەندروستی ئەوە چ نەخۆشیێک باوەڕ گەڕەش بۆ نمونە ئەم گەڕەکە هەژارە یا هەژار نییە ئەم گەڕەکە بەعام بۆ نمونە یا ئەم شارە لەسەر ئاستی پێویستیەکانی ناوماڵە لە سەتا ئەو نەیان باش سەلاجەی لە سەتا ئەوە نەیان نە ئەمە بۆەوە نییە بزانانی مڵک و ماڵی خەڵک چییە ئەوە پەیوەنددارە بە بواری ژیان بزانێت کە تۆ چۆن پلان خۆپلان بۆ ماڵێک دانانی پلان بۆ پارێزگایەک دانی پلان بۆ قەزایەک دانی بۆ ناحیەک دانی بۆ گەڕەکێک ئەم گەڕەکە گە من نەزانم چەند تەلەبەیان هەیە و بەردەوام من لە خوێندن یاخود لە 10 ساڵی داهاتووە مالیدەکانیان نووسراوە چەند بەناو ینی پەروەردە بێتە خاوەن داتایەکی مهم ساڵ بە ساڵزانێ کێ و کێم ساڵەچێتە مەکە بۆ ئەوەی خوێندنگای بۆ حازرکە بۆ ئەوی مامۆسای بۆ حازرکە بۆ یەگە لە شوێنێک خوێندنگانیە لە ساڵی ئایندە لە بۆجەکە بووی بکرێت کاک محمود دووسێ پرسیارماوە زۆر بە کورتی پێویستیان بۆیە لابردنی پرسیاری نەتەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردەیانە لە بەرژەوەندی هەموو عراقا بوو تەواو بۆ بە کوردیشەوە بەڵێ قوربان خۆ نەئەکرا سەرژمێری نەئەکرا وتیان ئەگەر نەتەوەی تیا بێ برا عەرەب و تورکمانەکانی ئێمە لە نەینەوا و کەرکووک و دیالە و سەلاحەدین ومانەیان و دەگەر ئەم سەرژمێرە و نەتەوەی تیا بێ ئەمانە هەموو ئەچنەوە سەر هەرێمی کوردستان ئەبێ ڕەبط بێ بە مادەی 140ەوە کەی جێبەجێ کرا سەرژمێریەک هەیە لەوێ هەموو نەتەوەی تیایە هەموو باش لابردنی ئەو پرسیارە خۆی عراق و هەرێمی کوردستان پێویستی بە سەرژمێریەکیشی دانیشتوان و بۆ گەشە پێدان بەڵام لەگەڵ ئەوەیشە نەمان هێشتووە کە ئەم سەرژمێریە زیان بگەێنێ بە کوردستانی بوونی تەواو ناوچەکیش ئەخیر پرسیارم ئەوەیە ئەنجامی ئەم سەرژمێریە ئەکەوێتە بەردەستی هەموو کەس من بۆ نەک و ڕۆژنامە نووسان سەیری کەم بزانم چی بە کەڵکی منێ لە ئیشە ڕۆژنامەکانمان بەکاری بێنم یا کەرتی تایبەت یا هەر تەنها ئەوە نییە وزارەتی پلان یا حکوومەت یا هەموو وزارەتەکان و دام و دەستگاکان سوودی لێوەربگرن بەڵکو و کەرتی تایبەتیش سوودی لێوەرەگرێ کۆمپانیا و شەریکات لێوەرەگرێ توێژەرەکانمان زانکۆکان پەیمانگەکان ئەوانەی دراساتەکەن خۆ قابلە ئەبێ بە هەموو کەس لەلای ئەوەی کە پێ سپێرداوە جەنابتان وەکی عەلامی لە دەستگا ئامارەکانە پێویستان بە زانیاریە بۆ بەراوردکردنە بۆ ئەمانە کاکە دەریایەک زانیاری لە نیشاندەری ئاماری دێتە هیچ کاتێک دیاریکراوە بۆ ئەو کاتی کە ڕائەگەیەنرێت تاوان کە نەتایجەکانی خۆی وا بڕێرە لە ماوەی کولی هەموو شتەکان لە ماوەی 2 مانگە ڕاگەیەندرێت زۆر سپاس کاک محمود ماندوو نەبی ڕێستان هەیە احترامێوەتان ماندوو نەبن و ئەرکەکەتان زۆر گرنگە بەڵێ گوڵباخ دەگەڕێمەوە لای تۆ ئەوەی کە گوێگوشتی بوون گفتوگوێ بوو لەگەڵ محمود عوسمان بەڕێوەبەری جێبەجێکاری سەرژمێری لە هەرێمی کوردستان لە کاتژمێرەکانی داهاتوودا زانیاری زیاتر لەسەر لایەنە ئابووری و کاریگەڕیەکانی سەرژمێری گفتوگۆ دەکەین.